لە سەرەتای ئەم ساڵەوە داتای جیاجیامان بینیوە لە ئاراستی هەڕەشەکان لە ناوچە جێمەلملانیەکان و هەڕەشەکان زیادی گرت بەهۆی دووبارە خۆڕێخستنەوەی داعش و زیادبوونی چالاکیەکانی لە عێراق و سووریا و هەندێک ناوچەی هەرێمایەتی. بەڵام لە ناوچە زەقامگیرەکان ئاستی مەترسی پەلامارە تیرۆریستیەکان کەمی کردووە بەهۆی ڕێکارەکانی تایبەت بە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ڤایرۆسی کۆرۆنا ڕووناکی خستە سەر ئەو ئاستەنگیانی ڕوبەڕووی دەبینەوە بۆ بنبڕکردنی تیرۆر. داعش و گروپە تیرۆریستیەکانی تر هەوڵی قۆستنەوەی پشیویەکان و کاریگەریە کۆمەڵایەتی و ئابووری و سیاسە نەرێنیەکانی ئەو پەتایە دەدەن. هەروەک لە کۆبوونەوەی بەرەنگاربوونەوەی تیرۆر تەکید کرایەوە پێویستە کاری بە کۆمەڵ و هاریکاری نێودوڵەتی بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر پتە بکرێت و بکرێتە کاری لە پێشینەی لە کاتی ئەم پەتایە و دواتریشدا. ئەو دۆخە خراپەیدا ئێستا ڕووبەڕووی بە هەزاران ژنان و مناڵانی پەیوەندیدار بە داعش بۆتەوە لە کەمپەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا وەک ئاڵانگاریەکی گەورەیە بۆ کۆمەڵگەی نێودوڵەتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەڕەشە لە تێکچوونی دۆخی مرۆیی و مافەکانی مرۆڤ و ئاسایش دەکات کە ناتوانرێت بەرگری لێ بکرێت. دەستەبەرکردن بۆ کاتێکی نادیار بێبیانوە لە ڕووی یاساییە و کاریگەری ئەمنی و ئەخلاقی گەورەی دەبێت. سەرباری شکستهێنانی داعش و بە ناو خەلافەتەکەی لە مەیدانی جەنگ پێویستە هەمووان پێکەوە کار بکەن بۆ زامنکردنی تیرۆریستە بیانیا دەستگیرکراوەکان و ئەندامانی خێزانەکانیان لە عێراق و سووریا بۆ ئەوەی دووبارە نەبنەوە بە هەوێنی داعش. لە ترسی قوڵی سکرتێری نەتەوە یەکگرتووەکان تێدەگەین دەربارەی بە هەزاران چەکداری تیرۆریستی بیانی و خێزانەکانیان کە زۆرینەیان منداڵی بچووکن و تا ئێستا لە سەربازگەکان و کەمپەکان دەست بەسەرن. پێویستە ئەو تیرۆریستیە بیانیانە دیادگایی بکرێن و لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت لەسەر تاوانەکانیان و هەروەها پێویستە خێزانەکانیان ڕابهێنرێنەوە و دووبارە تێکەڵاوی کۆمەڵگە بکرێنەوە بۆ ئەوەی نەوەیەکی نوێی داعش سەر هەڵنەداتەوە.